دنگ گل دنگ آزادیه. بیسەرانی هێژە ئەم کاتتان باش لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل با یارمەتی هاوکارانم گشتی هەواڵەکانی ئەمڕۆ 19 سپتامبری 2024 پێشکەش دەکەم. ئۆپەراسیۆنی سەربازی دەوڵەتی تورکیا لە گوندی پەجەری ناوچەی لێجێی دیاربکر بەردەوامە. لەگەڵ دەستپێکردنی ئۆپەراسیۆنەکەدا جوڵەی هەلیکۆپتەرەکان لە ناوچەی لیس و ڕووباری ساروم و زیکتە و شەهید ڕەمزی زیاتر بووە. جیاماژەیە لە 16 ئەیلولدا ئۆپەراسیۆنێکی سەربازی لە هەمان ناوچە دەستی پێکرد بوو. سەربازانی ئۆپەراسیۆنەکە هەڕەشیان لە خەڵکی گوندەکە کردووە و سوکایەتیان بە خەڵکی گوندەکە کردووە. لە لایەکی تریشەوە لە ئامێدیە داگیرکاری بەردەوامە و باس لەوە دەکرێت شەوی ڕابردوو ژمارێکی زۆر زرێپۆشی سوپای داگیرکاری تورکیا بە ناوەندی شاری ئامێدیدا تێپەڕیون و بەرەو دەیرۆلوک و شیلاتزێ بەڕێک کەوتون. بنەماڵەی گەریلاکانی ئازادی کوردستان گەریلا زەرێفتاش و ناسرااو بە پیر و ئامەد و فەهمی باشکۆرد ناسرااو بە بۆتان کە لە شەڕی 16 ئەیلولدا لە گوندی پێجر سەر بە ناحیەی ئامەد لە لێجێ شەهید بوون. تەرمەکانیان لەلایەن خانەوادەکانەوە وەرگیراوەتەوە و تەرمی گەریلا پیر و ئامەد لە گوندی فیشات سەر بە قەزای ئامێد فارەخین بە خاک سپێردراوە و بڕیاریشە تەرمی شەهید بۆتان لە ناحیەی سرت بە خاک بسپێردرێت. وجدان او اقتدار کود بیجن قیوی ملتی بظلم خاطنه بکن و اف تکوشین جواره کریا وکی چاندکی اف تکوشین جواره بویا وکی عادتکی اف ملت تجاز به تکوشین نواسته دینا خابد نگلی حوالان 250 سال اف ملت بر خود دل هم بری باز ظالما لهم بری با غدارا هیجی بر خود ده اگر 1000 سال دیجی او ظالم نونه رای و دیسا بر خوابدن سایا بان مالبات بشرف و برومت چالاکوانانی بەشدار لە ڕێپێوانی درێژمەودا دوای تەواوکردنی سێهەم ڕۆژی ڕێپێوانەکەیان لە ناوەندی کۆمەڵگەی دیموکراتیکی کورد بۆ یادکردنەوەی شەهیدانی کوردستان چالاکیان ساز کرد. لە چالاکیەکەدا شیلان پەلشین ئەندامی ژنانی گەنجی تێکۆشەر و هەروەها ئایتەن سونگۆر دایکی شەهید و خۆشناوعەتا ئەویش باوکی شەهید و هۆزان جومرەت کە ئەویش باوکی شەهیدا وتاریان پێشکەش کرد و دوای وتارەکان بەڵگە فیلم بەسەر هەڵسەنگاندنی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان پێویست بە شەهیدان نمایشدرا. کوردان و ئازادیخوازان لە زوریخی وڵاتی سوئیسرا کۆمەڵکوژی و داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیان لەسەر ئافرین شەرمەزار کرد. چالاکیەکە لە لایەن پەیەدە و کۆمیتەی پشتیوانی ڕۆژاوا لە سوئیسرا ئەنجامدراو. لەسەر ناوی کۆمیتەی پشتیوانی ڕۆژاوا لە سوئیسرا پاس لە پێشلکاریەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی بۆ سەرگەلی هەرێمەکە و بێدەنگی ڕێکخراوە نێونەتەوەیەکان و دەوڵەتانی بەرامبەر کرا. هەروەها لە چالاکیەکەدا بانگەواز لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و نەتەوە یەکگرتوەکان کرا دەست بەجێ دەستەوێردان بکەن و فشار لە تورکیا بکەن بۆ ڕاگررتنی پێشلکاریەکان. هەروەها نوێنەری پێدا لە ئەوروپا ڕایگەیان ئیدارەی خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بەرخۆدانی مەزنی دژی داگیرکاری نیژان دەدات و وتی با سەپاندنی قەدەغەی هاتوچوو بڕینی هێڵەکانی ئینتەرنێت پەیوەندی هەرێمەکان لەگەڵ دەوروبەردا بڕاوە. بریندارەکان ڕفێنراون و چارەنووسیان نادیارە. دژی ئەم هێرشانە ناچارین هاوشانی گەلەکەمان لە ئافرین و ڕۆژاوا بەرخۆدان بکەین.
لا ناوەندی کۆمەڵگەی کوردی دیموکراتیکی شاری سیدنی ئوسترالیا نەجەکەدە با چالاکیەک یادی ژینا ئەمینی کرایەوە لە چالاکیەکەدا باس لە تێکۆشانی ئازادی و دروشمی ژنجیان ئازادی کە بەرەنجامی فکری ڕێبەری گەلی کووردا کرا و وتیان فەلسەفەی ژیانی ئازاد و دیموکراتیکی ڕێبەری گەلی کورد بۆ هەموو مرۆڤایەتی پێشکەوت و خواز و بە تایبەت گەلی کورد گرنگ و کاریگەرە دوای پیشاندانی سەمفۆزیۆنێک دەربارەی ژینا ئەمینی چالاکیەکە با دروشمی ژنجیان ئازادی کۆتایی پێهات. بە هۆی کاریگەری تۆڕە کۆمەڵایەتیەکان و دروستکردنی چەندین قەیران لایەن دەسەڵاتەوە ڕۆژ بە ڕۆژ لە باشووری کوردستان خوێندنەوەی پەرتووک بەرەو پاشەکشە دەچێت بەشێک لە دەستگا ڕەوشنبیریەکانیش زیاتر گرنگی بەو پەرتووکانە دەدەن کە وەرگێرانن یاخۆت کەمتر کاریگەریان لەسەر هۆشیارکردنەوەی کۆمەلگا هەیە. لەو بارەیەوە مامۆستایانی گەرمیان سەبارەت بە کەلتورکردنی خوێندنەوە دەڵێن خوێندنەوە بۆ خۆناسین و ئاشنابوون بە دابوونەریتی کوردەواری گرنگە و ئەگەر کۆمەلگەی ئێمە هۆشیار بێت دەوڵەتانی دیکەش ناتوانن زاڵ بن بەسەرماندا. خەڵک وردەخەگەی ئینتیمای بۆ وڵاتەکەی بۆ خاکەکەی خۆی نامێنێ ئەمە لە ڕێگای کەناڵەکانەوە لە ڕێگای سۆشیال میدیاوە کە هاتوونەتە ناو ماڵی تاکی کوردەوە ئێمە بتوانین مناڵەکانمان نەوەکانمان بە شێوازێک پەروەردە بکەین هەر لە باخچەی ساوایانەوە تۆ نووسەرێکی کورد بناسێ بۆ نمونە عادات و تەقالیدەکانی کورد بزانێ کۆمەلگای کوردی بزان لە ڕابردووە بەچیش شتێک هاتیەپەڕیوە ڕۆشنبیرەکانمان بناسێ نووسەرەکانمان بناسێ بۆی ئێمە وامان دەبێت بتوانین نووسەرەکانی خۆمانمان خۆش بێ وڵاتی خۆمانمان خۆش بێ. یەکێک لە شتە باشەکانی خوێندنەوە بە کلتورکردنی خوێندنەوە ئەوەیە سەرڕای ئەوەی کە خۆتە ناسی میلەتەکەی خۆتیشە ناسی چونکەم تۆ دوجار دی سوشیال میدیا ڕاستی سەرڕای زیانەکانی سوودیشی هەیە بەڵام زیانی زیاترە لە جێتی ئەوەی کە گەنجەکانمان دانیشتن سەرقاڵی خوێندنەوە بنەم و کاتەکانی خۆیان بە ڤیدیۆی کۆمیدی و تیکتۆک و ئەو شتانە بەسەرە بن ئەمەش کاتێککە باگا دێنەوە کاتێکی زۆر زۆریان لێ ڕۆشتون زۆربیشیان نەگەشتون بۆ ئامانجانەی کە ئەیانێ لە تەمەنێکی گەنجیە بەدەستیان کەوێت. لێپرسراوی مەکتەبی هەڵبژاردننی یەنەکە ڕایگەاندووە چارەنووسی کەرکووک و ناوچە کوردستانیەکان بەندا بە سەرژمێری عێراقەوە و دەڵێت هانی هەمووان دەدەین بەشداری سەرژمێری بکەن تاوەکو پارێزگاری لە ناسنامەی ڕاستەقینەی کوردستانی بوونی ئەو ناوچانە بکەین. ڕزگار حاجی حەما لێپرسراوی مەکتەبی هەڵبژاردننی یەنەکە لەبارەی گرنگی و بایەخی پرۆسەی سەرژمێری لا کەرکووک و خانەقین دەڵێت با بەشداریکردن لە سەرژمێری گشتیدا مافی هاوڵاتیان و خێزانەکانیان لە ئیدارەی شارەکانیان پارێزراو دەبێت. بڕیارە ئەم سەرژمێریە لا بیستی مانگی 11 بەڕێوە بچێت. ژنانی بەشێک لە لایەنە سیاسیەکان ئاشکرای دەکەن کە دەوڵەتی تورک لە هەوڵی زیندووکردنەوەی میساقی ملیدایە و دەڵێن ئەردۆغان ناوی پەکەکە وەک بیانوێک بۆ درێژەدان بە داگیرکاریەکانی بەکاردەهێنێت. ئەگینا ئامانجی لە ناوبردننی کوردان و خاکی کوردستانە دەبێت ژنان خۆیان بە بەرپرسیار بزانن و زیاتر دەنگیان بخەنە پاڵ دەنگی ژنانی بەهەڵویست. داگیرکاری ئەنجامدا بۆ ئەوێ دیسانەوە جارێکی تر ئەو ئەجندایی خۆی کاتەوە بەڵام ئەم جاریان بە عقڵەتێکی جیاوازتر بە بیر و بۆچوونێکی جیاوازتر لە سەڵتەنەی عوسمانی ئەم جاریان بە ڕێگایە کە ڕێگای ئیخوانی ئەردۆغانە کە ئەوێ دیسانەوە جارێکی تر تورکیا با بڵێن ئەم ناوچانە داگیر بکات بۆ ڕێگری لەواکەین بەڕاستی چونکە کورد ئەگەر کوردستان هەبێ بێ کوردیشی تیابێ نەک داگیرکرد لەلایەک و فارس لەلایەک و عەرەب لەلایەک و تورک بەڕاستی ئیهانەی و هێرشاناکەین داواش لە هەموو حیزبە سیاسیەکانەکەم لە پارتەکانەکەم بێنە سەر خەت تا ڕێگری لەم هێرشە بکەین. وەکو خۆمانگادارم ڕۆژانە بەرهەڵستی هەیە هەڵوێست هەیە چوونە سەر جادە هەیە بەرزکردنەوەی دروشم هەیە بەڵام گوێناگیرێ بەداخەوە ئەو هەڵوێستەی ئەگەر بڵێم ئافرەتان هەیەە ڕەنگە ڕەگەزەکەی تر نەبێت. ڕۆژنامەی واشنگتن پۆستی ئەمریکی بڵاوی کردوێتەوە ڕێککەوتنێکی سەرەتایی لە نێوان عێراق و ئەمریکا کراوە لە کاتی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق هێزەیەکی کەمیان لە هەرێمی کوردستان بمێنێتەوە. ڕۆژنامەکە دەڵێت ڕێککەوتنی سەرەتایی کراوە لە نێوان واشنگتن و بەغدا بۆ ئەوەی هێزێکی کەمی ئەمریکا لە عێراق بمێنێتەوە و بەرپرسێکی سەربازی عێراقیش با ڕۆژنامەکەی وتووە ئەمریکا خواستی مانەوەی لە هەرێمی کوردستان هەیە. هەروەها ئەوەشیان قسوێتە ڕوو مانەوەی ئەو هێزانی ئەمریکا بۆ پاراستنی
سەردانی هەرێمی کوردستانە لا هێرشی هێزە عێراقیەکان. جاماژەیە ئەمریکا 2500 سەربازی لە عێراق و 900 سەربازی لە سووریا هەیە. ئاژانسی ڕۆیتەرز هەفتەی پێشوو بڵاوی کردەوە ئەمریکا لە کۆتایی ئەم ساڵ تاوەکو کۆتایی ساڵی داهاتوو هێزەکانی خۆی لە عێراق دەکشێنێتەوە. فەردین مستەفایی بەڕێوەبەری کەناڵی تیلگرامی سەقز ڕوودا و ئەندامی فدراسیۆنی نێونەتەوەی ڕۆژنامەوانان لالایەن هێزەکانی وزارەتی ئیتلاعاتەوە لە شاری سەقز دەست بەسەر کرا و کوازرایەوە بۆ شوێنێکی نادیا. تا ئێستا لەسەر شوێنی ڕاگرتن و تۆمەتەکانی سەر ئەم چالاکوانە کووردە هیچ زانیاریەک لە بەردەستان نییە. ئەم ڕۆژنامەوانە پێشتریش لە ئۆکتۆبری 2023 لەگەڵ ناسر کەریمی بەڕێوەبەری کەناڵی تیلگرامی دەنگی شار لەسەر سکاڵای قایم مەقام هەمان فەرمانداری سەقز بانکێشتی بەردەم پۆلیسی فەتای ئەم شارە کرابوو بە تۆمەتی بڵاوکردنەوەی بابەتی درۆ و شێواندنی ڕایگشتی خراپبووە بەر لێپرسینەوە. هەروەها لە لایەکی تریشەوە هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی ڕژێمی ئێران هەڵیان کوتایە سەرماڵی سینا محەممەدی لە شاری دێگولان و تونداژویانە و بە لێدانەوە ئەم هاوڵاتیان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیا ڕاگواستەوە. سینا محەممەدی خوێندەکاری بواری کۆمەڵناسی زانکۆی کوردستان لە شاری سنەیە و زانیاریکی ورد لەبەر هۆکاری دەست بەسەری و شوێنی ڕاگیران و ئەو تۆمەتانەی خراونەتە ئەستۆی سینا محەممەدی لە بەردەستان نییە. نوێنەری ئێران لە نەتەوەی گرتوەکان ڕایگەاندووە وڵاتەکەی بۆ وەڵامدانەوەی ئیسرائیل لەسەر هێرش و بریندارکردنی باڵوێزی ئێران لە بەیروت ڕێکاری پێویست دەگرێتە بەر. سەرۆکۆماری ئێرانیش دەڵێت پێویستە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ئەرکی خۆیان جێبەجێ بکەن. ئەمیر سعید ئیرەوانی نوێنەری ئێران لە ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان ڕایگەاندووە وڵاتەکەی بە دوواداچوونی جددی لا هێرشی سەر باڵوێزی کۆماری ئیسلامی ئێران لە لوبنان دەکات و داواشی کردووە سکرتێری گشتی نەتەوەی گرتوەکان و ئەنجومەن یاساییش باتوندی دانەی کردەوەی تیرۆریستی و تاوانە ترسناکەکانی ئیسرائیل بکەن کە دژبە سەرۆکی نێردەی دیپلۆماسی کۆماری ئیسلامی ئێران لە لوبنان و هەروەها پێشلکردنی سەروەری و یەکپارچەی خاکی لوبنان و پەلاماردانی خەڵکی لوبنان کردوێتی. جاماژەیە سێشەممە حەڤەی ئەیلولی 2024 ئیسرائیل لە هێرشێکی ئەلکترۆنیدا پیلی ئامێرە بێتێلەکانی پەیوەندی جۆری پەیجری لە سەرتاسەری لوبنان تەقاندەوە و باوتەی فرانس ئەبیەز وەزیری تەندروستی لوبنان لەو هێرشە ئەلکترۆنیەدا 12 کەس کوژراون کە دوانیان مناڵن و نزیکەی 2800 کەسی دیکەش بریندار بوون. لە نێویاندا نزیکەی 300 کەس برینەکانیان سەختا کە جیا لە ئەندامانی حیزبڵڵا ئافرەت و منداڵیشی تێدا هەن. ئەبیەز ڕاشی گەاندووە 460 نەشتەرگەری چاو و ڕوخساریان بۆ برینداران کردووە و چەندین وڵاتیش تیمی پزیشکی و هاوکاری تەندروستی بۆ لوبنان ناردووە. وەزارەتی خەزێنەی ئەمریکا بڵاوی کردەوە وڵاتەکەیان سزا بەسەر 12 بەرپرسی ئێراندا سەپاندووە کە دەستیان هەبووە لە سەرکوتکردنی خۆپیشاندانەکانی ئێران و دەڵێن ئەمریکا لەگەڵ هاوپەیمانەکانی بەردەوام دەبێت لە لێپرسینەوە لە ئێران. دەشڵێن ئەمریکا لەگەڵ هاوپەیمانەکانی بەردەوام دەبێت لە پرسینەوە لە ئێران و ئەو 12 کەسەش کە سزایان بەسەردا سەپێنراوە بەرپرسانی سوپای پاسدارانن. هەروە ئاماژە بەوەش کراوە ئەو کەسانە بەرپرسیارن لا پێشلکردنی مافەکانی مرۆڤ وەک کوشتن، سەرکوتکردنی زیندانیانی ناڕازی، ئەشکەنجەدان، دەستڕێژی سێکسی بۆ سەر زیندانیان و بێبەشکردنی چاودێری پزیشکی بۆ دەستگیرکراوان و ڕەفاندنی ڕخنەگەران. جەیاماژەیە لە 21 نیسان ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا بۆ دووەم جار یاسای ژینامینی لە شێوەی یاسای ئاشتی سەدەی 21 پەسەند کرد کە لەلایەن جۆ بایدن سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا واژۆکرا بوو. هەواڵەکانمان پێشکەشکردن هەر شاد بن.